لم دیمەنە جوانە و لەم کەشەفێنکەوە سڵاوتان لێبێت چۆنن باشن من لێرە زۆر باشم لە گوندێکی زۆر دڕفێن و خۆشم بەس تەماشای پشتی منکەن چەند جوانە ئەڵێ تابلۆیەکە و بەدەست دروست کراوە یە سروشتی دەوروبەری ئامێدی هەمووی وایە جام گوندەش بە تایبەتێکە کە لەو گوندانەی کە زۆر سروشتێکی دڕفێنی هەیە ئەم گوندە پێی دەگوترێ خاست و ژووری هەروە خاست و ژێریشی هەیە پێشترم گوندە لە سەرێ بووە لە سەروتر بووە بۆیە پێوترێ خاست و ژووری واتە سەرەوە دواتر لەبەر جادە و لەبەر کارەبا هێناوێنەتە خوارەوە گوندەکە زۆر جوانە جا بۆ شتێکی تایبەتیش هاتوین بۆ ئێرە ئەویش پێچونکە پێچونک چییە؟ هەمومانەوە ڕێەکەین پێڵاوی تایمان ڕەنگە لێ خوڕی بێشتی دیکەمان کرده بێ یاخود خلیسکێنێتە بەفر بەڵام لێرە لەسەر دوو دەردەڕۆ چۆنی و چۆنیە هەموویتان پیشان دەدەین و ژیانی خەڵکی ئەم گوندەش سڵاوت لێبێ سلام ورحمة الله وبركاته. ماندی نەبی باشیت بخير ئەم دارانە بۆ پێچوم چاکەکەی یا بۆ شتی تر ناوڵە ئەبوو سوڵپێنە بۆ سۆپەی دارە بۆهۆرەمە ئەفسۆڵە بۆ زڤستان بەفر هات يعني تشتێکی عجيبة بس هەر شو لە رب العالمینە يعني في دەمی ساڵی دا کەش و هەوا زۆر خۆش بیت ئارام بیتن گەشەکردنەوە گژوگیایی دەست پێدگەتن بەلێ ئەڤەش دهی وەرە یعنی دەڤەرامە بێژین ناوچەداریە شیلازێ و قەزا ئامێدیە و دیسان گەلێک بەشین پارێزگاوە دووکێ بەفرێ دەست پێ کرد یعنی ئەڤەژی تشتێکی عەجیب و سەرسوورمان بوو بەس ماشەڵڵا گوندەکەشتان شوێنێکی زۆر خۆشی هەیە زۆر جوانە گوندێمە ئێکشوان گوندێن کەویتە سەر ناوچەداریە شیلازێڤە گوندێکەشوان گوندێن گەلێکت خوش بۆچی دبێژنێ خواست و ژووری خواست و ژێری کیڤەیە خواست و ما دوو گوندێتین بەڵێ ما دوو گوندێتین هەمان ناون مایاهەی خواست و ژووری و مایاهەی خواست و ژێری ji ber mewqeê coğrafya her du gunda eger tu biçî temaşekê lê binêrî dêbînî cihê gundê tu her du wekiyê kir nawekeş ji bab û bapîrê me dibêjin ya ji xwastinê hatî ji xwastinê wî ca nizanim ka xwastin çi bû vê gundî de debî nazanim kiçekiyan xwastuwe yan jî ئەم شتانە دیار نینە تا ئێستا بێژەی بێمە ئێرە هەنە زانیاری مەسەر گوندەکە وەرگرت ئەویش پێچونک کە پێڵێن پێچوون نا پێچونک یعنی پێ چوون پێ پێە پێ و چوون یعنی چوون پێچونک پێچون ئەو پێچونکە لە چیەوە هاتووە ئەف پێچونکە تقەدیمدا هەبووینە بۆ بوو بۆ پیرێتمە دوێ گوندیدا ئەف پێچونکەی بکار ئینۆین وەکو یاریەک وەکو کۆ قەدیمدا ئەم بێژین پێلاوێت نوکە هەین وی سەردەمی نەبووینە دیبێتن بۆ گەلێک کۆدانێت ژیانی سەخت زڤستانێ یانیژی گەلێک چوونە ناو حەیوانیدا بۆ ناو قڕۆشت ڕەنگە باش بچکە بەرزی وەنیا ناڵم بینی لێرە بۆی دەرچوو ماشەڵڵا ئەوە تا لە دوام بەڵێ ڕاستە ئەوە پێی زۆر بەرزە لەسەری زۆر بەرزە ڕاستەش بۆ هەندەیە کو پێتوان نەکردە ناو قڕێرا و ناو پیساتێرا ئەف چەندە هانەیە هاتیە بکارئینە مەگوتیش بەرک و پێلاوێت هینگی هەموو پاتە بوون دەرزی بوون تشتێ وەسا بوو یعنی ئەو تشتێ ئێستا نەبووە ئەگەر تەماشەکەی لێ بنێریت دەبێژی زۆر ئاسانە یعنی هەر ئینسانێکی لێ بنێریت بێشتێ ئەvە تشتێکی بەسیتە و نورمالە شێم کار بینم بەس وەختێ تو بکارتینی یعنی زەحمەتیەکە زەحمەت پێت بێتن بەس ئەvە وەکو زۆرێک بکارتینیش بوو چە بوو یاریکردن یاریکردن و خوشیەک بۆ خوشێکە ژیانی زانیت بەلا ئەژی باش زانم وەکو ئەوانە ئەژی ینی کارادەک بەس زەحمەتە زۆر قرسە بەخوا دیارە کاکە وەڵی معقول نییەوە ئینشاڵڵا توشت فێر دەکەین ئینشاڵڵا توش فێر دەکەین بەس تو شانسێ خۆ تو شانسێ خۆ ئەمانە کێ فێریانەکە خودی ئەوانە من بوو چمەچای بوتینم ئەوان پێچونکە چمەچای بوتینم ئایانی تایبەتە دارەکە دارەکە تایبەتە دەبێت بزانی چوونە و چون نینە و چون دەبڕی و بۆ ئەوەی زەڕال لە ژینگە نەدەی و قیاسەکان چوونە قیاسەکان هەیە یەک میترمان هەیە نیف میترمان هەیە ئەوە زۆر بچیکە زۆر بچیکە یعنی قوناغێت دەست پێکێ دەبێت ئەوهابن قوناغی دەست پێکی دەبێت ئەوهام بۆ بکەویژی یعنی هەم زێدە نەئیشی و گەل هەندێکیدا
دەبێت تو سەروان بمەشی دەست پێکە دا بشەی تەوازنە خۆت دروستکەی ڕاستە. چێکەی پشتێنگی دەشەی هێدی مەرحەلێت مەزنتر چی ماما تو بیایکه؟ بله لێ دەرەوە ئافرین کێ دوو بوو کێ دووەم بوو تۆ بووی تۆ بووی ئەو بوو ئەو بوو چی بوو تۆ؟ ڕێباز ئافرین بەس بەڕاستی زۆر بە زەحمەتە چۆن لە سەری ڕۆن منیش فێر ناکەن کاکە بەلە ئینشاءڵڵا تۆ بێسێ ئافرین زان بۆی تو تاقیکەمەوە دەقەکەی تو بیا چارێ دیار چەند ساڵ بووی وەختێ تو ئەڤە فێر بووی؟ 10 سال بی 10 ساڵ بووی ئێستا چەند ساڵی؟ ئێستا 13 ساڵم ئەی گیانەی 3 ساڵە ناکەی بەراوە ئەی ئافرین بەخوا خەباتێ خەبات ها قورم چەند جار کەوتوی؟ ئەس والله حتا تو 3 جارێکە 5 جارێکە نەکەوی تو فێر نابی والله يعني لازم من جبت كوم ئەرە دوێجا قصي خيرك قصي خيرك ماما قصي خيرك نرى بچه تو نشید توی ساعت یه دیار ره بچه حتی تو بچه فیلم نبید نشید هاي داري بشو قرقرم كاكا اما لابن اما بيتا راست جالب خود دبه درسته هذا درسته ئۆرجین بکە ئۆرجین أرجين ورا أرجين بس مساري يا الله ايه بالله درس بالله بەڵا بەرز بوو سلێمان نەکەوێتە شۆر بێت کەبی دەستێشکێتەوە يا الله كيف سليمان كيف وخاطري خواه ديوانا والله باشا ديوانا بلا ديوانا جماعة حاولوا كاكا ناكل انا والله ناكل قال لك زحمته لا زعما يا دورة بردن فيربون دستگی قطار السلام عليكم عليكم السلام بوني چەند خۆشە و نانە سەرجامە کوڕە زۆر سادە بە دەراکە داخەم دقا ماندوو نەبن خۆش بیە خواڵتان باشن ئای چەند خۆشە ئاگر و نانی گەرم و برسیتە بێ ها خۆش بیە خوا بژی زۆر سپاس چەندان ئۆ نانی زۆریشمان کردووە ئەو نانی تیریە نا چەندێکە خەریکن بەیانی زۆن زوو دەست پێەکەن بەنامکردن بەری ساعتێکی بەری ساعتێکی ڕۆژیانی ڕۆژانەتان چۆنە ڕوا خەریکی چین کە بەیانی هەڵەسم تا ئێوارە خەریکی شێماڵینە و خەریکی حیوانە و تشتانە حیوان چیتان هەیە؟ چێلە و مریشکە و قازە و مرۆڤیە ئەو تشتانە قاز و مراویش على شیشە و على شیش تعامل لەگەڵ کامیان هەموو خۆشترە تشتە وڵات دەل هەموو تشتە خۆشە الحەمدلله ژیانە گوندا ینی فەرقە دێلیەوە بۆ ژێرە زۆر خۆشە پێمان خۆشە یعنی دڵمان خۆشترە نەخۆشەڵە هەر دڵتان خۆشە بێ لە شار ژیاویت یان ئەتەوێت لە شار بژیت یان گوند خۆشترە حەزم لێ هەلە گوندی بم ئەمە هەلە گوندی دەژیانی گوند خۆشترە وەڵڵا گوند خۆشترە نا؟ بەێ ئیشی قورسە بەس یعنی دڵ خۆشترە ئیسراحەت باشترە وەڵا مێشک مرتاحە هەوای پاکە بەێ دیمەنی جوانە والله. بەر شوێنێکەوە ڕۆی خاوشەی ماڵەکانیش ئەڵێ شوێنی سەیرانە ئەوەنە دیمەنەکە جوانە دەرەکەویت بێت بچیت بخۆ ئەرە بخودێ گەلێکە خوش ئەوڵە بەس بۆ ژێرەنا بۆ ژێڕایت خۆنی بە ئەرێ وەڵا دەرکەویت نەچی ئەرێ وەڵا ژنەکان بە شەو کۆبنەوە ئەچون بە ماڵی یەکتری شان دوای ئفتار
بيك بكون بيك كل بدأ بشتي شي. إفتاري بيك بسنا بچین كيرة شتكان دچينا مثلا مالي خزمة مالي خشكي مالي براي مالي أموزاي مامي أوها يعني تيجي مرتاح لا ما دچينا بس همونا يعني كم هذا كم ما عندي دامي روجي هم الصباح نزو حستا يشي بقى ما عندي زي ساعات كان هالدرس الساعات هندا جار حفتا وهندا جار حشتا نو جايت أنا هيبدا يعني زوتر هذا أي جياني جاران لقندك فرقي هي لقلستا آره والله مو بخدی هر جو جام هر گندو بینه هر کی وگوه هر ما شوله خود کرو سپید زیرات بینه و جهاز ما پاس بی ترش که پازی ما بی بس وگوه من نموه پاس بوچی نمه خودی نو چنا برا وگوه همین مازن بین چونه مدرسه بینه پیشمرگه چنا واجب و جون کس گپ چی تبه أها كثير لقال يا مبروة آره والله زور كاتلنك شكاني استوى كوجنكاني جاراني طملن راستا این وگوه او دوری چوه ببری هر کی وگوه نینه یه تاجا کچک با جنگ با هم هر شوله خود که هر زیرک بی كان زيرك نه والله وگوه کچک نارابن چنا مدرسه خوان او مدرسه جنبی زینا روبن كي شو أنا كشكاتيك اولا کچک نچون أوان شي تون وینینن أوان شي تون اول بیکه أبى بيكات أبى بيكم لا. بيكات تشوي بیکم زیرک چون خود لبزیخه أولي زغال اولا دستيري بدي زیرات بیتن تخور خدان عیال از جرابة بله والله سخورة مش زورو كانت شناقطة بخانة مجبورة تخور زورو رابطة شي لخسوت فيربوي اولا والله قالت تشتو وكي شي نان كرنه يا بخودت زاني نون كيرني عزال دايكو خفيرنا نون طاني لي وين شو من دوا نان تانيره بله. شان صابوي نان كردن فيربوي خود بیمه که چهار سال مش بعمل زورو بيني وكي لكتي من هولي دايكو خود كير بشتي معظم بيجهو هم بسيرة يلا دلم بيشتري يعني جوني هبي دستار هبي بيجينج هبي نظام بيجينج تشيا عصارة نزل استبا كهربائي درست ده كان همي بكهربائي. بيشترينا ما كونجي شستن ودخسنا هاوني ودقطن لوس نان السبايني نان تندور السبايني زو استوك زان چند خوش بیستان برو سامونه بکراو یه باجراو یا والله والله صمون جيان هجيان زان ناشكرن تلفون آیا بينا ويلي أتو انا ما تلفنو خوش أو هبلنا وجنديش بتلفون دايش تكت بيت بيت خوتيش نكى نولا حزمان لينيا حزمان هر هزوشيان خو مزخي تلقي بله ده بله هر زيرك تلقى بين ما شاء الله إن شاء الله هر هالوزير يعني هر وكي بيوا إيشي بكاي استوكاشن استويشنا والله من نظام هذي بكا لو نظامي أمن 12 سال بي من 13 تشيل دوتن 12 ما شاء سال الله. أمن بي إيشي بيجينجت يعني مثلا جوني هاون لقل بيوا دستور جلو همتش شان بيوا بي إيشي بيوا هرب كم كاتبان ده جود جنوب ولا لا ده فرقيني لبري هردو كان يجدا كان بيكا ويجدا كان يعني بدل خوشي بكيف خوشي وبي فرق جايزي استانا برو شاري مثلا والله كتم درسي هيا والله كتم فقيرة نظامي خيندني هيا لو بيشتري جهر خيندن هذا بس الشيخ هر دجا أما هرباي لكن منيا بابا توزا كزان مناني هورامي زانم أبش هار وكي ويا أربكي يا هارونی چیش که مناني هورامي زور تنكا زور تنكا هم ليرة هموت عن خزمن هم هيك عادي همي خزمنا بس ما متأكدونا عليه هم بروزويت من خر بروزويت من والله ما شاء الله خوابيان هيلت بيجن أو بنمالا حاجي حميدنا بلا هاجو متى بينج بوبو ها بوب كرد ايك هبو بله هر ايك بو هاي بو ها بينج بوبو بله حميد احمد حميد احمد حميد والله عين النو التكرار بوتوا بويا الله بنمالا حميد بله. استا او مواردي بابيرا قورتان شيء او كاك حميد ودي لما اجى مواليدي 1901
یعنی تمنی تقریبا اگر استاز لژیان داما با 116 سال دبی بله بله این صدای که اونها هر وقت بله یعنی صدا که زیادتره جان بله، هر بله. بردوامه بله ایسا خودتان من نالکان تان نوانت حمید و احمد خدای والله هنا بله والله استانا زورن؟ نه والله زورين تقريبا دسيكا كان نوي احمد وحميد هنا او مالا كوهين اللي او مالا عبدينيا بله. نوبي حميدة او ما في بينوب اوجي حميده دیسا کوری خوشی که احمد و احمد جی کوری خوش کنه حمید هوچیت بیشتر زباری بسماق نبید لبیرش سماق چیت کن شون والله اورزون هم تماشا كامل سماقه حمید سماق سماق وزيبوريا مهنه يعني اگر مولا که سماق نبید جواب زيبوريا دبنا انسان اگه کم يعني تو نو زيبوريا نیت نه زيبور جب بوند همه مهنه زيبوريا هم نو بودن که سماق يعني هر عشيرته که کلتور خو تشت خو ما زيبوريا سماق هاي سماق اوجی باشه سماق گلکو باشه بله بیش گل سماق چی دنده چنن لیره خودی درآمدی دیه و کی کشتو کال مثلا گل موجا و برنج و کنجی و تشتی اویت کن برنجه کشتن باشه برنجش باشه بله برنجی کردی بله بله والله برنج کردیه خوشه برنجی کردی جایش پیوستی با آبی زوره ادی چونه که آن نبید ما چون ده چه بید برنج ایسا آوکل کیو سچای آبی ایو کیو اگر کانی کانو شبن اگر کنی نه من ریبار او زی گوره زی گوره زی گورش باشه ماسی خوشی تی زی گوره اري والله ماسی ماسی هی موسي هي کیش ماسی کی ماسین خديت انواعي هاي حزد ليه تو حش ماسيات كي اري والله حشيت برنجة كردي اوف خوشة موسي هاي شابولي هاي اوزوتي هاي بصنكي هاي يعني هم نوبت هم نوبت. يلا ملواني دزانن ليرة ها ملواني ملابوني هم كرت اوبينما هم ملابون ما شاء الله ايوه اغلب روي لزي قوري نزيكن ايوه ملا دزانن همتان بله خوشة بخوتان دشن با ملا بهابينا بله چین چون نه چین آخره و نزدیک و پنگاوه که لیره بله بله ماسيش دبينين دنا آوكا خود ماسی کم استازور کم کم. بوه چونکه خلقی که زور لسر او ایش دکتن او تور و کرب و شتی و نمیتونه ده ماسی کم بوه استا لناو تشيا كي سا ما شاء الله يرا مو تشيا بله گياو تشتت بهاري هنا بله چه هنا ستریکا کیوار کنه چورین هیا سوریاس هیا تو خود چه بله چی تینا لگا خود اخی جاکت چی دیگه بس ترکو چورین هم کنی دیگه حالیان دبن دفروشن ام بو خودینن نه نه بفرونت نه بخور نجی بو هر کتون کیش لحمی گرانترا کیوار کمیار کنن تو كبار برن کما دیگه كما وقتی وین بشکی وقتی بشکی مال بله كاني بتشتل فيري هنا كاني تاي بس تشكل ممكن وش يقول حمي اري والله عم يسكن بس كان صلاح حشكه صوليا مو اوف نينن وي من بيز نشانجاجي الفيري هنا او تشيا نشانجا بله نشانجا هاي بس مثلا نشانجا نوزن حتى يعني بس بما بحثي كون نشانجا تشيا يعني كان قند تشاوري او نشانجا دكان تشاوا يعني والله حمد صالح يعني خو هوستول قند جي الهلورا توتن مثلا سركوني توتن كا اب نشانه زايا اون نزايا كم ساله نزايا بعد 10 ساله نزايا شواني رمضان شافي هون كم فد بن يا ريك تشتاق تشد كان وقت بس چینا تراویح بس تراويحه او دومينا وكلاوين وانغوستيلاني او تشتاننيا دومینا و پرکان اشتی و نوک یعنی ایران زور کمه بري هبو بري او انغوستيلاني وكلاوين و برای گوستیلانت که مثلا چه روز گوتن ساعت بوی کدو سرهاتش گوتن و چنا مولا که رو نخوره دو ای که بچرکو بگی دو با صحبتی که تمام وصا ما بوچی نوکن نوکت های که مولا خود کس چیتانی کسی مولا تا های تیره نمه این مولا خود بس برای خوشتر بونه او وقت موبایل و تش نبون آره والا پات اف فعلو فنده نبون اف سرهات که نبون اف دنیا جیتنا نبون اف خمت گران دنیای تشتل دنیای دیر دنیای قومیتن ویگو بزانی آره والله خم بیت خوشی بیت دیتا منو مالی تو دیتا نمالی ما والله راسته
خاست و ژووری سەر بە قەزای ئامێدیە بەڵام هێشتا یەکلان نەبووتەوە کە سەر بە چ ناحیەیەکە شیلاتزێ یاخود دینارتە نزیکەی 24 کیلۆمەتر لە ئامێدی دوورە لێرە 17 ماڵ لێیە لەو 17 ماڵەش نزیکەی 100 کەس دەژین خەڵکی گوندەکە زیاتر خەریکی کشتتوکاڵ و ئاژەڵدارین هەندێکی دیکەش فەرمانبەر یاخود پێشمەرگەن لە نێو گوندەکە قوتابخانەیەک و مزگەوتێکەیە لە نێو قوتابخانەکە 75 قوتابی هەیە کە لە 4 گوندی جیاوازەوە بۆی دێن هەروەها 18 مامۆستای لێیە سروشتی گوندەکە زیاتر چیاییە شاخاویە سروشتێکی زۆر دەڕەفێن و جوانی هەیە چیاکانی دەوروبەری گیریە لەگەڵ کوڕەژارن پلەی گەرمی لێرە زۆر بەرز نابێتەوە تەنها هاوینی پار نەبێت کە هەندێک لە هاوینەکانی دیکە پلەی گەرمی بەرزتر بوو بەرزترین پلەی سیلیزی کە تا ئێستا تۆمار کرابێت 45 پلەی سیلیزی بووە نزمترینیش ناقص 5 پلەی سیلیزی گوندەکە کاتێکە لەسەرەوە بووە 3 جار خاپور کراوە و 3 جاریش سووتێنراوە وشلدمرن برينت من دكاون قلت بسكبن لبر باين كزين تا بالبلالو بسكبن حميدم سلبها رندم ما تتكني يا ردم ما تتكني جان دم ما تتكني هم حكيمة وهم لقمانة نسينا درمانا عمر انت فرمان دار دلم هجرانا كده برسال فرمانا كده برسال هجرانا عمر انت فرمان دار دلم هجرانا كده برسال فرمانا كده برسال هجرانا عمر انت فرمان دار دلم هجرانا كده برسال فرمانا هەر کاتێک سێریم بەرنمەیەتان کردەوە دڵنیام شەو بێ بەیانی بێ ڕۆژ بێ هەر کاتێ بێت برسیتانە بێ لە بەرەوەی سێری ئەم سفرە جوانە بکەن کە نازانی بەڕاستی چی بخۆیت خواردنی زۆرێکیان دروست کرد بردووە جگەلەوە کە سفرەی لا دێ بەچیان ناسیتەوە بۆ نمونە ئەو گیا بەهاریانەی کە لێرە هەیە بۆ نمونە ئەمە ترشوکەنە ترشوک ئەمە هەندرێش کە باسمان کرد بۆنی وەکو پیاز و سیرە بەس نازانم تامەکەی چۆنە بێت ئەوەش یاپراخەتە دروستکردون هەمووی دوو ناوعێ دیۆنە بزنێ کاغلاپیر و چۆڤڕاش چی کاغلاپیر و کاغلاپیر کاغلاپیر چیە کاڤلاپی کاڤلاپیر کاڤلاپیر چییە ئەوە جۆراکی گیایە الچای چێت بیتن ئەم بژنێ کاڤلاپیر وەختێ پەیدات بیت عادرا بیت یا پیرە ئاش بەر هەندێ بژنێ کاڤلاپیر ئەی خەیتە ناو یاپراخەکە وەختێ مایت پێ پێچۆی وەختێ پیر بیت تامنک بیدن ئەنی ساوەری گەڵانیە ئەو کاڤلاپیرە ئەف گەڵۆیوێ کاڤلاپیرە ئەوەی دیکە چی بوو گوێکی تر چۆڤڕاش چاڤڕاش چییە گیایکە نقطەی ڕاشێ لێت بینێت چۆڤڕاش هەموو برسی هەموو دەستی پێ کرد بزانم ئەو کاڤلاپیر و چاڤڕاش چۆنن ئەو چەند خۆشە یەکەم جارێ پراخی وا بخۆم ئەوە نیسکی نیسکی تایە نیسک ناو جۆتر بێوە ناخۆش ئەمە بەردەوام بین لە خواردنەکەمان بەڵام گەڕانەکەمان کۆتایی دێت تا گەڕانێکی دیکەکانی خاتراوە